لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوشحام لواني صوت بستوسي لوانا كان تفسير القرآن بيروز بهم وخزمتان ومن بس رزامندي خواهي قولي وهبادان اوي آزي السودي لور بقلن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ليس البر أن تولوا وجوهكم قبل المشرق والمغرب ولكن البر من آمن بالله واليوم الآخر والملائكة والكتاب والنبيين وآتى المال على حبه ذوي القربى واليتامى والمساكين وابن السبيل والسائلين وفي الرقاب وأقام الصلاة وآتى الزكاة والموفون بعهدهم إذا عاهدوا والصابرين في البأساء والضراء وحين البأس أولئك الذين صدقوا وأولئك هم المتقون. والله برزان خوي جور سبحانه وتعالى ديار هر لسربابة تحويل قبلة أو آتش لسرتا كيدا باز لرو كردنو باز لرو تيكردن لنواجدا باز لقبلة دكاتا. ليس البر أن تولوا وجوهكم قبل المشرق والمغرب. بر بمعنى تاكده واتا تاك وطاعت أوانية كوا مشرق بكن يال رول مغرب ديارا وكو قتمان لو أنا كان رابردو كسانك شي سفهاء وكخواي قرناوي لينان سيقول السفهاء من الناس كسانك شي قمجا لأهل كتاب لمنافقين دا نقول لبرتسي لكاتك وفتريق لزمان رويان لبيت المقدس بو تسيبوا وايلي كردن كوارولا بيت المقدس ورجيرن برو كعبي بيروز يتر اعتراضي عند قرب تايبتي جولك كان وحتى وكرويان لبيت المقدس بو جولك كان أملي تشيان هبو بحساب وكروجي أوانا يتر أملي تشيان هبو كوا ليق نزيكن بلان باشو كوا خواي جور سبحانه وتعالى فرماني ببيغمبر كر صلى الله عليه وسلم رولا كعبي بيروز بكن يتر أوش لبو أوان بو هنزتك لبرو بخوان أصلا آماده نبون إيمان ببيغمبر بين صلى الله عليه وسلم يتر أوشيان كده هنزتيشكا وكمادم روي لبيت المقدس والجراب بهيج شويك آمادنين إيماني بيبين وهروها لمقابل إجدا إيمان داران كسانيق لإيمان داران لدواي وكوا زوري بيخوش بو كروي لكعبة بيروز بكري فعلا فخواي قول سبحانه وتعالى فرمانك الروي لكعبة بيروز بكن واتدقيشتن كواتا مادام رو لكعبة بيروز دكن هيز إشكالي نماو كواتا أو هندت تواوا بله رو كردن لكعبة بيروز نعمتي شي قوربو لسر بيغمبر صلى الله عليه وسلم كزوري بيخوش بو رو لكعبة بيروز بكري لبروي خوشويسترين بقعة لا إخوائي قور سبحانه وتعالى خوشويسترين بقعة لا بيغمبر صلى الله عليه وسلم وهروها مسلمانانش دليان خوشك ورو لكعبة بيروز دكن بلام لقل أوش بر تاكە و طاعت هەمووی لەوەی کۆنە کرایتەوە کواڕوو لە چێن دەرێدەکەی بەڵێ ئەوە نیعمەتێکە خوای گەور لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ ئیمانداران کردیتی بۆی تەوجیه کردین لە بۆ کعبە پیرۆز بەڵام ئەوەی کە مەطلوبە لە بەندە ئەوە مهمە ئەوەی کە مەطلوبە لە بەندە ئەوە مهمە کەواتە وەکو خوای گەور سبحانه وتعالى ئەوجا دێ باسی دەکا ئەوەی کە خوای گەور لە ئیمانداری دەوێ عەقیدەیەکی پوختە و هەروە عیبادەتێکی پوخت و وهروها معاملاتك وخروجتك بوخته أو مهمة أو كخواي قول بندكاني دويتن يتر ليس البر أن تولوا وجوهكم قبل المشرق والمغرب بر تاكا لودانية كوا رول مشرق دك يا رول مغرب بر تاكا لويدا كوا أو فرماني خواي قول زيب كان أو فرماني خواي قول زيب كان كوا هر كاتك فرماني بيكردن رول مشرق بكن يا رول مغرب رولو جهتي بكن كخوا فرماني بيكرد سبحانه وتعالى كواتا قبلة هر قبلة بك خواي جور فرمان من بيبكا زي كردني فرماني خواي جور نسبة ببنده وكبنداتي بخواي جورا زي كردني فرمانك مهمة زي كردني فرمانك مهمة كواتا وكزانا عند فرمون بر بمعنى تيده
واتە هەموو خێرەکان لە ناو بڕ جێگای دەبیتەوە. لێیە با بڵێن مستەلەحێکە ماناش فراوان لە خۆدا دەگرێت، حتا وەکو کاتێکەوە بە سەحرا دەگوترێ بەڕ لە بەرەوەی فراوانە. یەک لە ناوە پیرۆزەکانی خوای گەورە سوبحانەهو وتەعالە البەڕ الرەحیم وەکو لە سوورەتی ئەتتوڕدا هاتێ، کەواتە خوای گەورە سوبحانەهو وتەعالە یەک لە ناو پیرۆزەکان ئەلبەڕە واتە خاوەنی فراوانیە لە هەموو صفاتێکی چاک سبحانه وتعالى لە ڕەحمانیەتی لە مەغفیرەتی لە هەموو صفاتێکی چاک خوای گەورە ئەو پەڕی فراوانی هەیە سبحانه وتعالى ئەو پەڕی چاکەکارە لەگەڵ بەندەکانی سبحانه وتعالى کەواتە بڕ بە مانای چاکە دێ بە مانای هەموو ئەو تاعەت و عیباداتانە دێتن کەوا خوای گەورە لە بەندە داوای کردیە. ئیتر بڕ و چاکە بەنسبەت بەندە ئەوە نییە کەوا ڕوو لە مەشرق بکەیان لە مەغریب، بەڵکو بڕ و چاکە ئەوەیە کەوا فەرمانەکانی خوای گەورە جێبەجێ بکەی و ئەو عەقیدە و ئەو عیبادەت و ئەو خوڕەوشتێک کە خوا دەیەوێ ئەوەت لێ بێتە جێ. أو زلوية دفرمي ولكن البر من آمن بالله واليوم الآخر والملائكة والكتاب والنبيين. كواتي كمزار بر تاكا أوي كوا عقيدة بوختت هبي بيرو باورة بوختت هبي كلير دا إشارة بأركان كان إيمان دكا. ولكن البر من آمن بالله بر تاكا لو سر هل دا كوا كسك إيمان بخوابين سبحانه وتعالى. دیارە کە دەڵێن ئیمان بالله ئیمان بە وجودی خوا سبحانه وتعالى، ئیمان بە پەروەردگارێتی خوا سبحانه وتعالى، ئیمان بە پەرستراوێتی خوا، ئیمان بە ئەسما و صفاتی خوا سبحانه وتعالى. کەواتە ئیمانیش وەکو چەند جارێک باسمان کردێ بە مانای فقط تەصدیق نا، بەڵکو تەصدیقێک کەوا یەستەلزم الإذعان والقبول، کەواتە تەصدیق و بە ڕاززانینێک کەوا لە دڵ و دەروونەوە بەڕاستی بزانی و هەروەها چی لە دوادا بێ بۆی کەوا هەموو ئەو فەرمانانەی خوای گەورە لە قورئان و لە سوننە کە لە بۆمان هاتیە قبولت بی و هەروەها ملکەتیش بی لە بۆی. کەواتە ئیمان بەخوا بەو شێوەیە سبحانه وتعالى من آمن بالله وەکو گوتمان بەو ئەرکانەکانی ئیمان واليوم الآخر و هەروەها ئیمان هینان بە ڕۆژی دوایی کە لێرە و لە چەندین جێگای دیکە لە دوای ئیمان بالله ئیمان باليوم الآخر دێتن کەویش بەڵگەیە لەسەر ئەهەمیەت و گرنگی ئەو ڕوکنە کە حقەتەن تەئسیر لە بیر و باوەڕە و لە تەفکیری ئینسان دەکە ئیمان بە ئاخرەت. کەواتە کەسێکەوە ئیمانی بە ئاخرەتێ لەگەڵ کەسێک کە ئیمانی پێ نییە لە تەفکیر و لە بیرکردنەوەش لێک جودانە و هەروەها لە گفتار و لە کردار و لە مووقف و هەڵوێستیان لە یەک جیانە. کەواتە ئەویان کە حسابی ئاخرەت دەکاتن هەموو حساباتێک دەکاتەوە ڕۆژێکی لە پێشە کە فعلا تێدا پاداشت و سزا دەدرێتەوە. ئیتر و هەروەها من آمن بالله واليوم الآخر لێ پێگوترا ئاخر لەبەر ئەوەی ئەو ڕۆ دنیایە ڕۆژی دواتر لە پاشی دنیا قیامەتە و هەروەها ئەو ڕۆژەیە کەوا ڕۆژی دیکەی لە دوادانا لێ پێگوترا ئاخر والمەلائکە و هەروەها ئیمان بڕ و چاکەوە ئیمان بەخوا بین، ئیمان بە ڕۆژی دوای بینی، ئیمان بە مەلائکەت بینی، ئەو مەلائکەتانی کەوا ئیمان پێهینان یەکە لە ئەرکانەکانی ئیمانە، ئیمان بە مەلائکەت یەکە لە ئەرکانەکانی ئیمان. ئەو فریشتانی کەوا خوای گەورە وەکو لە چەندین جێ ئیشارەت پێکردیە کە وەکو لە حەدیثی صحیح پێغەمبەری زاتێ صلی الله علیه وسلم ئەو فریشتانی کەوا لە نور خەلق کراینە، ئەو فریشتانی کەوا هەر یەکە لەوانە کارێکی پێڕاست پێدرا و بە مهمترینیان و گرنگترینیان دابەزاندنی وحیە لەلایەن پەروەردگارەوە سبحانه وتعالى لەو پێغەمبەرانی خوا عەلەیهیم الصلاة والسلام کەوا گەورەی هەموو مەلایکەتەکان جبریلە کەوا ئەڕوحیشی پێدەگوترێ عەلەیهی الصلاة والسلام کە ئەو کارە پیرۆزەی پێڕاست پێدرایە و هەروەها چەندین مەلایکەتی دیکەش کەوا بەناو دەزانین، چەندین مەلایکەتی دیکەش هەیە کەوا ناویان نازانین، عەدەدیان یەکجار زۆرە کەوا لە نور خەلق کراینە لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون. کەواتە بە هیچ شێوەیەک سەرپێچی فەرمانەکانی خوای گەورە ناکەن و هەروەها ئەو کارانە ئەنجام بدەن کەوا فەرمانیان پێکرا. ئەو مەلایکەتانی کەوا دۆستی ئیماندارانن نحن ئەولیاؤکم فی الحیاة الدنیا وفي الآخرة، کەواتە دۆستی ئیماندارانن لە دنیا و لە قیامەت پاڵپشتیان دەکەن بە فەرمانی خوای گەورە، تەئیدی ئیمانداران دەکەن و هەروەها چەندین کار و کردەوەی دیکە کە خوای گەورە باسییانی کردێ. بە هەر حاڵ ئیمان هینان بە مەلایکەت
ڕوکنێکە لە ئەرکانەکانی ئیمان نەفیکردنەوەی ئیمان بە مەلایکەت کەواتە نەفیکردنەوەی ئینزالی وەحیە چونکە ئەوان واستە و وەسیلەن لە لێوان خوا سوبحانەهو وتەعالا لەگەڵ پێغەمبەرانی عەلەیهیمو سەڵات وەسەلام. ئیتر ئیمان بە مەلایکەت یەکە لە ئەرکانەکانی ئیمان کە هەمومان دەزانین کاتێکەوە باس لە مەلایکەت دەکرێت بەڕاستی ئینسان دڵی خۆش دەبی. دەزانین مەخلوقاتی پاکن چاکن لە ناو بەشەریشدا ئەگەر کەسێک با بڵێن بە پاچی تێبگەی بە چاچی تێبگەی دەیشوبهێنی بە مەلایکەت دەڵێ مەلایکەتە، ئەگەر زۆر جوان بی دەیشوبهێنی بە مەلایکەت. ئیتر مەخلوقاتی نورانین خوای گەورە خەڵقی کردینە کاریان پێ ڕاستپاردیە دۆستی ئیماندارانن لەگەڵیانن لە دنیا و لە قیامەت. والمەلائکە والکتاب و هەروها ئیمانهێنان کاتە لە زەمنی بڕ و چاکە کەوا ئەوەی بە کەلکی بەندە دێ و فەرمانی پێکرا ئیمانی پێبین و بە کەلکی دێتن و پێویستە ئیمان پێبینی. ئیمانهێنان لە دوای خوا سوبحانەهو وتەعالا لە دوای یەوم الئاخر لە دوای مەلایکەت ئیمان بە کتابەکانی خوا سوبحانەهو وتەعالا. ئیمان بە کتابەکانی خوای گەورە کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا کتابی دابەزاندێ لە ڕێگای پێغەمبەرانی عەلەیهیمو سەڵات وەسەلام بگات بە بەندەکانی خوا. ئیتر ئەو کتابانەی کەوا بەناو دەیانزانین وەکو تەورات و ئینجیل و زەبوور و سوحوفی موسا سوحفی ئیبراهیمەوە موسا و هەروها کۆتا کتێبیش کە قورئانی پیرۆزە. ئیتر هەموو کتابەکانیش لە پێشی قورئانی پیرۆز بە هاتنی قورئانی پیرۆز نەسخ دەبنەوە. ئیتر ئیمانمان بە هەموو کتێبەکانی خوای گەورە هەیە سوبحانەهو وتەعالا بە ئیمانێکی مجمل لەبەرەوەی ئەو عەقیدەی کەوا لەواندا لە قورئانی پیرۆزدا هەیە، بەڵام لە ئەحکامەکانیان تایبەتە بە قەومەکانی خۆیان. ئیمانمان بە هەموو کتێبانە هەیە کە لە ناخوای گەورەوە دابەزێ سوبحانەهو وتەعالا لۆ پێغەمبەرانیان عەلەیهیمو سەڵات وەسەلام لە ڕێگای ئەوەش لە بۆ ئومەتەکانیان و لە دوای ئیمانیشمان وە لە دوای هاتنی قورئانی پیرۆز هەموو ئەو کتێبانە نەسخ بوونەوە. ئیتر ئیمان پێویستەیەک لە ئەرکانەکانی مە ئیمانمان بە هەموو کتابەکانی خوای گەورە هەبی و قەناعەت و یەقینیشمان وابی ئەو کتێبانەی کە ئێستا مەوجودن غەیری قورئانی پیرۆز کە ئیدعا دەکرێت کتێبی خوای گەورەیە هیچیان ئێستا کتێبی خوای گەورە نییە وەکو تەورات و ئینجیل و زەبوور لەبەرەوەی بە تەئکید لە دوای پێغەمبەرانیان عەلەیهیمو سەڵات وەسەلام تەحریف کرا و دەستکاری کرا ئەو کتێبی خوایە نەمایە کە لە بۆ پێغەمبەران دابەزیە عەلەیهیمو الصەلاة وەسەلام. کەواتە ئیمان بە کتابەکانی خوای گەورە ئیمانێک بەو شێوەی وەکو گوتمان کەوا کۆتا کتێبیان قورئانی پیرۆزە بەو شێوەی تەصدیقی بکەین بۆی کەوا قبولمان بی هەموو ئەو فەرمانانەی کە تێیدا و ملکەتیش بین لە بۆ هەموو فەرمانەکانی. والنەبیین و هەروها بڕ ئەوەیە کەوا ئیمان بەخوا سوبحانەهو وتەعالا بە یەوم الئاخر بە مەلایکەت بە کتێب بە پێغەمبەران عەلەیهیمو الصەلاة وەسەلام. ئیمان بە پێغەمبەران بەڵێ ئەویشیان لە زەمنی بڕە و لە زەمنی ئەرکانەکانی ئیمانی کە پێویستە لەسەر ئینسانی ئیماندار ئیمانی بە هەموو پێغەمبەرانی خوا هەبی عەلەیهیمو الصەلاة وەسەلام. الئەنبیا النەبیین جەمعی نەبیە دیارە نەبیمان هەیە ڕەسوولمان هەیە کە معلومە هەموو ڕەسوولێک نەبیە بەڵام هەموو نەبیەک ڕەسوول نییە. لێ کاتێک کە دەفەرمی ئیمان بە نەبیین واتە ئیمان بە ڕوسولیش، بەڵام ئەگەر بیفەرمووە ئیمان بە ڕوسول نەبیەکان نەدەگرێتەوە. دیارە وەکو گوتمان پێغەمبەرانی خوا عەلەیهیمو الصەلاة وەسەلام ئەوەی کە بە چەندین شێوە باز لەو دوو مستەلەحە دەکرێت با بڵێن ئەوەی کەوا زۆربەی عولەما لەسەرینە ڕەسوول ئەو پێغەمبەرەی کە کتابی لۆ هاتیە، نەبی ئەو پێغەمبەرەیە کەوا لەسەر کتێبی پێغەمبەری پێشە خۆی ڕەوانە کرایەوە خوای گەورە فەرمانی پێکردێکەوە با بڵێن هە لەسەر کتێبی پێغەمبەرەکەی پێشە خۆی بڕەوە. لە بۆ نمونە لە دوای موسا عەلەیهی سەڵات وەسەلام چەندین پێغەمبەریت کە هاتینە ئەنبیا هاتینە لە بەنی ئیسرائیل لەسەر تەوراتەکەی کە لە بۆ موسا دابەزی عەلەیهی سەڵات وەسەلام کاریان کردێ و گەیاندیتیان. ئیتر ئیمان بە هەموو پێغەمبەرانی خوا کەوا نەبیینە واتە بە ڕوسولیش عەلەیهیمو الصەلاة وەسەلام کە لە حەدیثێک کە ئیبن حیبان هینایەتەوە تەصحیحی دەکاتن والله أعلم کە با بڵێن عەدەدی ئەنبیا و ڕوسولی تێدا عەدەدی ئەنبیا لەوێن دەرێت بە 124,000 پێغەمبەر باز دەکا و هەروەها عەدەدی ڕوسول 300 و ئەو هەندە 300 و با بڵێن 10 ئەو جە بضعة عشر واتە لە 11 و هەتا 19 والله أعلم 300 و 11 هەتا 19 124,000ش نەبی. ئیتر ئیمان پێویستە ئیمانمان بە هەموو پێغەمبەران هەبی عەلەیهیمو الصەلاة وەسەلام. ئیتر ئەوانەی کەوا ناویان لە قورئانی پیرۆز هاتیە وەکو ئەو 25 پێغەمبەرە عەلەیهیمو الصەلاة وەسەلام بەناو ئیمانمان پێ هەیە، غەیری ئەوانەش ئیمانمان بە هەموویان هەیە بەڵام ناوەکانیان نازانین تەنها ئەوەی کەوا بە وەحی پێمان گەیشتە لە ڕێگای قورئانی پیرۆز یان لە ڕێگای
پێغەمبەرەوە صلى الله عليه وسلم بەڵام هیچ ناوێکی دیکەش غەیری قورئان و سنە من ئەسڵ وایە قبولمان نەبی ئیمانمان بە هەموو پێغەمبەران هەیە عەلەیهیمو سەڵاتو وەسەلام کە لەلایەن خوای گەورە هاتینە لە بۆ قەومیان لە بۆ کاتێکی دیاریکرا و هەروها ئیمانمان بە خاتەمەکەیان صلى الله عليه وسلم کەوا فەرمانمان پێکرایە متتەبعی بین و قەرار و بڕیاری خوای گەورەش ئەوەیە کەوا لە دوای هاتنی ئەو پێغەمبەرە صلى الله عليه وسلم لە هەموو دەرگایەک لە بۆ گەیشتن بە ڕەزامەندی خوای گەورە لە بۆ گەیشتن بە بەهشتی پانوێن هەموو دەرگاکان داخرا تەنها یەک دەرگاما لە بۆ گەیشتن بە ڕەزامەندی خوای گەورە ئەویش لە دوای ئەو پێغەمبەرەیە صلى الله عليه وسلم. ئیتر لێرە با بڵێن ئاەتەکە مایە و کاتەکەش تەواو بووە لێرە دەوەستین بە پشتیوانی خوای گەورە لەوانەی داهاتووبینەوە خزمەتەوە ئاەتە و زیاتر باسی لێوە بکەین. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون